همو صالك أما حديث في غمر إخوة صلى الله عليه وسلم إذا ما لننكم وايد بابيلم وايد من قصي في غمر إخوة باسكم صلى الله عليه وسلم همو مالك في كل عام كل هم أندزان كل يعني شيء لا همو صالك في كل عام أضحية همو مالك همو صالك دەبێ قوربانی بکەن بەڵام وەک باسمان کرد کەسێک کە توانای هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوومان تێدەکات دەفەرمێت لە حەدیثێکی صحیح ئەبوو داود یا ئەیوهە الناس ئەی خەڵکینە ئێوە هەمووتان خەڵکن کەواتە ئەم حەدیثە ئەم داواکاریە هەموومان دەگرێتەوە دەفەرمێ ئین على كل ئەهلی بەیتین بەڵام چی خەڵکێک ئەو خەڵکەی کە خاوەنی ماڵی خۆیەتی على كل نافەرمێ هەندێ ئەفەرمێ كل لەسەر هەموو ماڵێک هەموو خێزانێک هەموو عائیلەیەک چی ئەو کەسەی خەڵکە تۆ خەڵکی ئەو کەسەی خاوەنی ژن و مناڵە ئەوە دەگرێت ئەوەی کە ژن و مناڵی نەبێت دەرەچێت دەرەوە کەواتە هەر کەسێک خاوەن ماڵ و خێزان بێت دەفەرمێ في كل عام هەموو ساڵێک ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئیتر ماڵێ نەنکم وایە باپیرم وایوت من قسەی پێغەمبەری خوا دووباسەکەم صلی الله عليه وسلم هەموو ماڵێک في كل عام كل هەمومان دەزانین كل يعني چی لە هەموو ساڵێکە في كل عام أضحية هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێ قوربانی بکەن بەڵام وەک باسمان کرد کەسێک کە توانای هەیە پارەی هەیە لە ماڵەوە چەند ملیۆن پارەی خەوتووە وەڵا ناتوانم وەڵا پارەکە کردم وەڵا پێرارە کردم وەڵا لە هەشتاکانە کردم ئەمە بەدبەختیە ئەمە تێنەگەیشتنە لەم دینەی خوا ئاگاداری خاڵێک بن هەندێک کەس شوبهە بڵاوەکەنەوە ئەڵێن ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و کۆمەڵی سەحابەی تر ڕەزای خوایان لێبێ وازیان لە قوربانی هێنا و بۆی واجب دەبێ برای بەڕێزم ئەو حەدیثانە ئەو ئەسەرانە ضەعیفە یەکەم شتێ زانایان دەفەرمون دووەمیش ئیمامی ئەبوبەکر شتێ بکە نابێتە واجب خۆ پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم ئیمامی عومەر شتێ بکە نابێتە واجب ئەمە خۆی بە درۆ دەخاتەوە بۆیە سەحابە قوربانیان تەرک نەداوە فەقیر بوون هەژار بوون هیچیان نەبوو قوربانیان دەکرد تۆ هەتا الحەمدولله توانات هەیە بیکە شوێنی ئیبراهیم پێغەمبەر بکەوە صلی الله عليه وسلم شوێنی پێغەمبەری خوا بکەوە صلی الله عليه وسلم قوربانی بکە بە ئیزنی خوا ئەوە خوای گەورە دەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێک شیعارەکان و دروشمەکانی خوا بە گەورە بزانێ یەکێک لەوانە قوربانیە دروشمێکی گەوری ئەم ئیسلامەیە